سڵاو من ئامان نەزمەدین لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتانم. بەرنامەیەم ڕۆمان لە دوو دەوەر پێکهاتووە. لە تەوەری یەکەمی بەرنامەکە تایبەتە بە ئامادەکاریەکان بۆ ڕزگارکردنەوەی مووسڵ، ئەویش بە میوانداری بەڕێز حسین جەیفی پارێزگاری پێشووی مووسڵ و سەرکردەی و هێزەی کە بە حەشدی وەتەنی لەو ناوچەیە ناسراوە. لە تەوەری دووەمی بەرنامەکە قسە لەسەر بڵاوبوونەوەی پرسیارەکانی تاقیکردنەوەی قۆناغی 12 ئامادەی یەکەین، ئەویش بە میوانداری هەریەکە لە بەڕێوەبەری پەروەردەی چۆمان و بەڕێوەبەری پەروەردەی دەربەنی خان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەەوە دەست پێیەکی. هەوڵەکان بۆ ئازادکردنەوەی مووسڵ درێژەی هەیە. هێزێکی زۆری عێراقی بە ئامێر و چەکی قورسەوە ڕوویان لە ناوچەکانی سنووری مەخمور کردووە. بەڵام تا ئێستا دیار نییە کە کاژمێری سفر بۆم ئۆپەراسیۆنەکەی دەبێت. ئایا هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی حەشدی شعبی بەشدار دەبن لە ڕزگارکردنەوەی مووسڵ؟ ئایندەی ئەم پارێزگایە چی دەبێت؟ دەکرێتە هەرێمێکی سەربەخۆ یان وەک بارودۆخی پێش داگیرکردنی لەلایەن داعشەوە دەمێنێتەوە؟ بۆ مەبەستە حسین جەیفی پارێزگاری پێشووی مووسڵ میوانمانە. پەڕێز حسین جەیفی ئەم کاتت باش ئەگەر گوێت لە منە یاکەم پرسیارم لەوە دەست پێکەین کە لەم ڕۆژانەدا هێزێکی زۆری عێراقی بە ئامێر و چەکی قورسەوە لە ناوچەکانی دەوروبەری مەخمور جێگیر کراون و پەیتا پەیتا هێزی پشتیوانیان بۆ دێت. ئەکرێت پێمان بڵێ کە ئایا ئازادکردنەوەی مووسڵ نزیکە؟ بەڵێ بێگومان کاتی دەتوانین بڵێن کەەوە نزیک بۆتەوە ئەم ئۆپراسیۆنە پرۆسیچ کردەیە بۆ ڕزگارکردنی مووسڵ ئەم هێزەیکەوە هاتووە بەرەو گەیارە دەڕوات، هەروەها لەوێشەوە بەرەو ئاراستەی مووسڵ دەڕوات. لە هەمان کاتدا هێزێکی دیکە هەیە لە قۆڵی دووەمەوە، میحوەری دووەم بریتە لە میحوەری باکوور، لەوێشەوە هێزی پێشمەرگە بەرەو ئاراستە لەگەڵ هاوپەیمانان بە پاڵپشتی هاوپەیمانی نێودەوڵەتی ئاراستە دەڕوات. هەروە پێم وایە ئەم ئۆپەراسیۆنە بوونی ئەم هێزە بۆ گەیشتنی بۆ مەخمور بە تایبەتیشکەوە تانک و زرێپۆشی تێدا هەیە. بە تەواوەتی ئەمە پێمان وایەکەوە ئێمە لە بەردەم پرۆسەیەکی ڕاستەقینە داین بڵێم بۆ ئۆپەراسیۆن ڕزگارکردنی مووسڵ. زۆر باشە، کەواتە مادەم ناوی پێشمەرگەت هێنا پێشمەرگەش بەشدارە بێت لە ئازادکردنەوەی مووسڵە، بەڵام بە چه ئالێتێک پێشمەرگە بەشدارە بێت؟ وەکو هێزێکی شەڕکەر لە پێشەوە بن یان نەخێر وەکو هێزی ئیسناد یان ئەوەی پێڵێن هێزی پشتیوانی؟ بەڵێ بۆ وەرکردنەوەی زیاتر دەتوانین بڵێنکەوە پۆڕۆسی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ کۆمەڵی قۆناغە یاخود دوو مێحوەرە، هەر لە مێحوەرێکدا بە ئازادانە جم و جۆڵ دەکا. محوەری یەکەم بریتە لە مێحوەری باشوورکەوە هێزەکانی باشوور سوپای عێراق لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی ئەم هێزانە ئێستا لە مەخمور هەن بەرەو ئاراستەی گەیارە دەڕۆن و لەوێشەوە بەرەو باکووری بەرەو مووسڵ دەڕۆن. ئەمە سوپای عێراقیە. لەلا کاتێکێدا هێزی پێشمەرگە کۆنتڕۆڵی بەشەکانی دەوروبەری ڕۆژهاڵات و باکوور هەروەها بەشێکی دیکە لە ڕۆژئاوای مووسڵ دەکات و پێم وایەکەوە ئازادکردنی شاری مووسڵ دەتوانین بڵێن لە دوو میحوەری باکوور و باشوورەوە یاخۆت لە باکووری دەست پێ دەکات کە بەرە سوپای عێراقیەوەیە، هەروەها میحوەری دووەمیش کە بریتە لە باکوور و ڕۆژهاڵات و بەشێک لە ڕۆژئاوا بەدەست هێزی پێشمەرگەوەیە. سۆنیەتی بەشداریکردنی پێشمەرگە لەم شەڕەدا بەڵێ بێگومانەوە قسەی زۆری لەسەر کراوە، بەڵێم بێگومانەوە کەوا هێزی پێشمەرگە دەیانەوێت بچنە دەوروبەری مووسڵ و گەیشتن بە تلکێف و باشیک و ناوچەکانی دیکەی دەشتینەینەوە. هەروەها ئەم ناوچانەش نزیکن لە پارێزگای لە مووسڵی مووسڵەوە، بەڵام خودی سنتەری مووسڵەوە پێمان وایە کەوا خەڵکی مووسڵ لە حەشدی وەتەنی لەگەڵ هێزی پێشمەرگە لەوانەیە ئەوان
بەشداری بکەن لە نێو سنتەری شاری مووسڵدا بەڵێ بێگومان بە پاڵپشتی پێشمەرگە و هاوپەیمانی نێودەوڵەتیەوە دەبێت زۆر باشە هەروەها ئەگەر هاتوو حەشدی وەتەنی سەرکەوتوو بوو لەمەدا ئەو کاتا پێشمەرگە گرنگی دەدەن بە ناوچەکانیان کەوا پێشتر دەیبوون هەروەها دواتریش تەواوی ناوچە هێزەکانی دیکە لە حەشدی وەتەنی و سوپای عراقیش بەڵام ئەگەر هاتوو سوپای عراق نەیتوانی و بۆشایی لەو ناوچەیەدا دروست بوو ئەو کاتە لەلایەن هێزی پێشمەرگە و جوڵایان پێ دەکرێت باشە کەواتە ئێوە ڕێکەوتنێکی پێشوەختەتان لەگەڵ هێزی پێشمەرگەدا هەیە بۆ مەبەستە بڵێ من ناتوانم بڵێم کەەوە بنێم ڕێکەوتمان هەیە بەڵام دەتوانم بڵێم کەەوە دەتوانێت هەمانجێکی تەوامان هەیە جوڵەیەکی هاوبەشمان هەیە ئێمە هۆزی پێشمەرگە ئێمە جوڵەی ئێمە و کاری ئێمە بە هەمانجی تەواو لەگەڵ پێشمەرگەیە بەڵام ئەمە دیدگایەکە پێمان وایەکەوە قبول کراوە لە لای ئێمە چونکە هێزی پێشمەرگە لە بەردەمیدا چەندی ناوچە هەیە پێشتریش لێ بووە لەوانە لە تلکێف و لە باشیک و هەروە لە دەشتی نینەوەش پێویستی بەد پێویستی بەوێ پێی دەگات گەیشتن بەم ناوچانە واتە گەیشتن بە شاری مووسڵ لە نێوان تلکێف و لە باشیک 6-7 کیلۆمەتر دەبێت زیاتر نییە بەڕاستی بەڵێ ئێوە چەند جارێکە بەشداری حەشدی شعبی لە مووسڵ ڕەتەکەنەوە تەنانەت لە لێدوانێکتانە بۆ تەلێگرافی ڕۆژنامەی تەلێگرافی بەریتانی ئەوە ئەڵێن کە خەڵکی مووسڵ پێیان خۆشە لە ژێردەسەڵاتی داعشا بن نەک حەشدی شعبی ڕزگاریان کا ئێوە چۆنە گەشتونەتە ئەم بیرکردنەوەیە یان ئەم قسەیەتان لەکوێ هێناوە بەڵێ من لێ ناتوانم بڵێم کەوە بەڵام دەتوانم بڵێم کەوە خەڵکی مووسڵ خۆیان چی دەڵێن خەڵکی مووسڵ ئێستا لە کەشێکی دەژین کەوا داعش کۆنتترۆلی کردووە داعشیش تەواوی کۆنتترۆلی ڕاگەاندنی کردووە تەواوی شارەکەی کردووە دەیەوێت چێک بکە ئەنجامی دەدات بە خەڵکی مووسڵ هەروەها ترس هەیە لە بەشداریکردنی حەشدی شعبی لە لای خەڵکی مووسڵەوە لە کاتی بەشداریکردنی حەشدی شعبیدا بە تایبەتیش دوای ئەو وێنانەیکەوە ئەو ڤیددیویانەیکەوە لە ئۆپەراسیۆنی فەلوجە لە بڵاو بوونەوە هەروە چۆنیەتی مامەڵەکردێت لەگەڵ خەڵکی فەلوزە ئەمە بەڕاستی ترسە لەلایەن خەڵکی مووسڵ بۆیە دەبین خەڵکی مووسڵ بۆیە ئەوەی لێرەدا گرنگە کەوا بڵێن ناتوانین ئێمە بڵێن خەڵکی مووسڵ لە دەست بدەین و خەڵکی مووسڵ بێکەوە لە دەست بدەین ئەگەر هاتوو شتێکە بێکەوە خەڵکی مووسڵ بست بترسێنێت ناتوانین بڵێن کەوا خەڵکی مووسڵ وەکو قەڵغانی مرۆیی بەکاربێنن دەتوانین بڵێن ترسیەکانیان کەم بکەینەوە چونکە ئەگەر هاتوو خەڵکی مووسڵ لەم شەڕەدا بەشداریان کرد ئەوە ئەو کاتە شەڕەکە زۆر ئاسان دەبێت ئەو کاتە پرۆسەی ئازادکردنی مووسڵ ئەگەر هاتوو خەڵکی مووسڵ ڕاپەڕین لەناوەوەدا ئەو کات هاوکار بوو لەگەڵ هێزە ئەمریکاندا هێرشکەرەکاندا لە دەرەوەی شاردا ئەو کاتە پرۆسەکە پرۆسەیەکی زۆر ئاسان و زۆر بچووک دەبێت زۆر خێرا دەبێت هیچ زیانێکی ئەوتۆشی بەدواوە نابێت و خاپورکارێکی بەدواوە نابێت لە هەمان کاتیشدا هاوڵاتیانی زیانیان پێ ناگاتدا هەروەها ڕاگواستنیش ڕوونادا لەناو بۆ دەرەوەی شاری مووسڵ بۆیە ئێمان پێمان وایەکەوە دەبێت شەڕی مووسڵ لەگەڵ هاوکار بێت لەگەڵ خەڵکی مووسڵ هەماهەنگی بێت لەگەڵ خەڵکی مووسڵ لەگەڵ بوونی هێزێک لە دەرەوە ئەم هێزێکەوە لە دەرەوە هەیە لە حەشدی وەتەنی بێت یاخود لە هێزی پێشمەرگە بێت دەتوانن کەوە لێکتێگەیشتنیان هەبێت لەگەڵ ناوەوە خەڵکی ناوەوە ئەو کاتە دەتوانن شارەکە بەبێت زیان ئازاد بکەن باشە لەگرتنەوەی مووسڵە ینی تەعامل لەگەڵ ناوچەیەکە کرێت کە خەڵکی سڤیلی تایە ینی نیشتەجێی تایە هاوڵاتی تایە جەنگی فەلوجە چ با بڵێن جەنگی فەلوجە ئەبێتە چ دەرسێک بۆ ئێوە بۆ ئەوەی ینی دەرسی لێوەربگرن ئەوەی لە فەلوجە ڕوویە لە زیان گەیشتن بە هاوڵاتیانی سڤیل لە مووسڵا دووبارە نەبێتەوە چ پندێکە چ وانەیەک
لە فەلوجە لە ڕاستیدا لە فەلوجە هێشتا هێزەمیەکان نەچوونەتە ناو فەلوجەوە تەنها چوونەتە دەوروبەری و سەقلاویە هەن ئەوان لە ناوچەی سەقلاویە جۆرێک لە پێشێلکاری زۆر هەبوون لە دژبە مافی مرۆڤ خەڵکی زۆر دەستگیر کران لەو ناوچەیە هەندێکیان کوژران لە کاتی دەستگیرکرا هەندێکیان لە سێدارە درن بۆیە دەبینین ئەم وێنانێکەوە لەلایەن داعشەوە دەبینین بەکارهێنراون بۆیە دەبینین وێنەی دیکەش هەنکەوە لێرە و لەوێ لە کاتی ماوەڵەکردن لەگەڵ هێزی پێشمەرگەدا دەبینین هیچ جۆرێک لە کوشتن نییە تەنانەت کەواک داعشیان دەستگیر کردووە هێزی پێشمەرگە وەکو دیل دەستگیران کردووە و مامەڵێشیان جیاواز بە بەڕاستی هێزی پێشمەرگە بۆیە خەڵکی مووسڵ ترسیان لە هەیە لە هەڵسوکەوتی خراپی هەژدی شەعبی چونکە پێوان وایە کەوا هیچ هەر هێزێکەوە دێتە مووسڵ ناتوانێت کەوە جیاوازی لە نێوان داعشی ڕاستەقینە و بێتاوانەکان بکە لە خەڵکی مووسڵ بۆیە ئەم وێنەیەکە هەیە ئەمە ئێستا لە فەلوجەدا نییە بەڕاستی ئەوەی گرنگە لێرەدا هەیە ئەو هێزێکەوە دەچێتە ناو شارەکەوە ناکرێتکەوە هیچ جۆرە پرۆسەیەکی استبزازیان گێچەڵکاری گشت بە هاوڵاتیان ئەنجام بدە بۆ ئەوەی کەوا جیاوازی لە نێوان تاوانباری ڕاستەقینە و بێتاوانان بکات بەراوردیان بکات ئایا ئێمە هەمومان دەمانێت تۆڵە لە داعش بکەینەوە تۆڵانی بکەوە لە دەرەنجامی تاوانەکانیان بەڵام دەبینی نامانەوێن هاوڵاتیان بێتاوان بکوژینکەوە هیچ پەیوەندی چەمە داعشەوە نییە زۆر باشە ینی ئێمە جۆبیسی لێدوانێکی جێگری گشتی حەشدی شعبی بووین کەوتی هیچ کەسێک ناتوانێت ڕێگری لە سەرکەوتنەکانی ئێمە بکات و ئەم وتەیە ئەم ئێوارەیە پێش بەڕێستان وتەبێژی حەشدی شعبی میوان بوو لەم کەناڵی ئێمە دیسان ئەویش باسی لەوە کرد کە کەس ناتوانێت سەرکەوتنەکانی ئێمە بدزێت و ئێمە بۆ هەر شوێنێک بمانەوێت ئەچین کەواتە حەشدی شعبی بڕیاریان ناوە بە تەئکیدیش ینی بە تەحدید جێگری گشتیان باس لەوە کە دوای گرتنەوەی فەلوجە هەوڵیان بۆ ئازادکردنەوەی حەویجە و مووسڵی شەبێت یعنی ئەگەر ئەم لێدوانانە هەبێت و ئەم هەوڵانە هەبێت هەوڵەکانی ئازادکردنەوەی مووسڵ چی بەسەریەت؟ ئەم لێدوانە پێم وایە لێدوانێکی بەڕاستی جێگەی نیگەرانیە و ترسێنەرە سەبارەت بە خەڵکی مووسڵ من پێم وایە کەوا ئێمە جەخت لەسەر ئەو دوو شەی دەکەمەوە ئەوانەی کەوا لە دەرەوەی شاری مووسڵ دەژی ئێمە جێگە نیگەرانین لەم جۆرە لێدوانانە بە شێوەیەکی زۆر گەورە بەڕاستی ئەوانەی کەوا لە ناوەی شاری ئەوانیش ترسیان هەیە لەم جۆرە لێدوانانە ترسیان گەوران هەیە بەڕاستی ئەبوو مادی موهەندیس جێگری سەرۆکی حەزی شعبی پێمان وایەکەوە ئەم کەسە بە فەرمانی و هەماهەنگی لەگەڵ قاسم سولێمانی دەجوڵێتەوە هەروە لەگەڵ هەژمونی ئێرانی بە شێوەیەکی ڕوون دەسەڵاتی هەیە لە شەڕی فەلوجەدا قاسم سولێمانی ئامادە بوو بوونی هەبوو لەگەڵ لە فەلوجەدا ئەم لێدوانە بەڕاستی ئێمە نیگەرانین و ئێمە دوودڵین ئەمە پەیوەندی بە داعشەوە نییە بەڕاستی پەیوەندی بە تیرۆرە نییە بەڵکو پەیوەندە بە داهاتووی ناوچەکەمان دوای داعش پێمان وایە ئەمە هەژمونی ئێرانە بۆ کۆنتڕۆلکردنی ناوچەکە بە شێوەیەکی عێراق بەگشتی ئەمە هیچ دەریچێشی لە بەردەمناوە تەنها باکووری عێراق نەبێ بۆیە ئەگەر ئەوان دایانەوێت ئەگەر هاتو ئێران هەژمونی خۆی بەسەر باکووری عێراق و مووسڵ و حەویجە بسەپێنێت ئەوە ئەو کاتە هیچێکی لە بەردەم نامێنێتەوە هیچ تەنانەت هەرێمی کوردستانیش پێشڕەوی دەکە بەرەو هەرێمی کوردستانیش بۆ ئەوەی هەژمونی خۆی تەواوی بسەپێنێت ئەم جۆرە ئارزوو تەمەعکاریە تەنانەت لە مووسڵ ناوەسێت بۆیە ئێمە لەم ڕوانگەیەوە ترسمان هەیە نیگەرانی دۆدڵی لەم جۆرە لێدوانانە بەڵام ئەوانەی کەوە لە نێو مووسڵدان ئەوانیش بە هامان هەیە زۆر ترسن زۆر هەست بە مەترسی دەکەن لە بەرامبەر ئەم جۆرە لێدوان چونکە ئێمە پێمان وایەکەوە زۆرێک لە هەژمونی ئێران هەیە بۆ کۆنتڕۆلکردنی ناوچەکە بەڵام دەبینی ئەو خەڵکی کەوا لە ناوچەکەدا هەیە لە ناوەی مووسڵ ئەو هەیمەنە یاخود ئەو هەژمونە مەزهەبیەی هەیە لە شەڕی مەزهەبی بۆیە ئەوانیش ترس دەترسن
ئەو زۆر دەترسن و دەیانەوێت کە خۆیان لا بدەن بە هەموو ڕێگایە پێمان وایەکەوە لە بەغدا و لە حەشتی شاعبێ خۆیان لەو جۆرە دوانە بە دوور بگرن و لە جاتی ئەمە پەیامێکی دیکە بنێرن بۆ خەڵکی مۆسڵ بۆ بەشی باکووری عێراق و هەروەها قسەی باشتر بکەن لەمە ئایا دواتر دوای دواعش داهاتووی ئەم ناوچەیە چی دەبێت پێش ئەوەی کەوە ئەم جۆرە ئەم شەڕۆ دەست پێ بکەنکەوە لەوانەیە شەڕێکی زۆر قورس بێ لەسەر هەمووان زۆر باشە ینی من جۆبیسی لێدوانێکیەوە بووم کەوە وتوتانە کە ئێرانیەکان هەوڵەدەن بۆ تێکدانی بینی کوردەکان و عەرەبی سونە لە مووسڵ ئێوە بەڵگەتان بۆم قسەیە چییە و ئەمە سوودی بۆ ئێران چی ینی ئەم بابەت بەڕاستی ئەمە بریتە لە هەژمونی ئێران ئەوەی کەەوە پەکەکە لە شنگال ئەنجامیدا بەشێکە لەو پیلانجێریە بەشێکە لەو پلانە ئەمڕۆ ئێستا پەکەکە لە شنگال بەشێکی بەرفراوان هەیە ئێمە هەمووان دەزانین کەوا پەکەکە هیچ پەیوەندێکی بە هیچ پەیوەندیشان هیچ هەسەنگێکیان لە عێراقدا نییە بەڵام دەبینین ئێستا بوونەتە دادەستی ئێران و لە شنگالدان هەن و دایانەوێت کەەوە بەرە مووسڵیش بێنم ئەم جۆرە کێشەیە یاخۆ توروژاندنی ململانی کوردی عەربی ئەمە بەڕاستی نوێ نییە لەسەرمان ئەهات لە سەردەمی مالیکیەوە لە سەردەمەکانی دیکەش من ئەو کاتی پارێزگار بووم دەبینین ئەو کاتە جۆرێک لە جوڵا هەبوو لە لای مالیکیەوە لە نزیکی مالیکیەوە کەوا دەیانویست ململانی بکەنە کوردی و عەرەبی بەهێست بکەن لەو ناوچەیەدا کاتێکەوە ئێمە قسەمان لەسەر باشترکردنی پەیوەندیەکان کرد لەگەڵ هەرێمی کوردستان دەبینین تووشی پەرجەکردار بووینەوە لەلایەن مالیکیەوە لەلایەن ئەو پارتانەی کەەوە ئەجێدای ئێران جێبەجێ دەکەن ئەوان ویستیان کەەوە ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەرێمدا باش نەکەین چونکە ئێوان پێیان وایە باشترکردنی پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان لە نێوان کورد و عەرەبدا لەوانەیە بە پێچەوانەوە لەسەر ئەوان بێتەوە چونکە ئەم بەڕاستی ئەم کێشەیە نوێنێ لەسەر ئێمە ئێستا لەم قۆناغەدا بەغدا دەیەوێت کەەوە حەشتی شعبی بە دیاریکراویت جۆرێک لە میلیشیا دروست بکە عەرەبی کەەوە هاوپەیمانە لەگەڵ پەکەکە لە شنگالدا ئامانیش لێ ئەوەیەکەوە وروژاندنی ململانەی کوردی عەرەبیە لە ناوچەکەدا بۆیە ئێمان پێمان وایە کە دەبێت وەکو ڕۆڵەی ئەم ناوچەیە دەبێت هەوڵ بدەین دەبێت هۆشیار بین لەم قۆناغەدا ڕەوشی نێوان کورد و عەرەبی بزانین و تەواوی پێکاتەکانی دیکەش لەم ناوچەیەدا زۆر باشە من یانیەوەی لە قسەکانی ئێوە تێگەشتم بەڕێزە زین و جەیفی ینی ئێوە لەبەرەوەی لە ڕابردوودا نەچوونەتە ژێر هەژمونی ئێرانیە وەکو خۆتانەڵێن تووشی هەڕەشە بوون شتێکی وا هەیە ئەو هەڕەشەی کەو لەسەر ئێمە بەڕاستی لە مێژە دەمێکە لەگەڵ هەڕەشە دەژین هەر لەو کاتی هاتین ناو پرۆسەی سیاسی جۆرێک لە هەڕەشە لەسەر ئێمە ئەمە شتێکی نوێ نییە لەسەر ئێمە بەڵام ئەوەی گرنگە ئێمە دەبێت بزانین ئایا ئەو مەترسیە چییە و چی بکەین وە چۆن کار بکەین لە هەمان کاتدا ئێمە پێمان وایە لەم قۆناغەدا ئەو ڕێکەوتن لە کوردی عەرەبی لە مووسڵ یاخو لێنێنەوە تاکە ڕێگایە بۆ هەر دەسوەردانێک لە هەر لایەنێک بۆ کەوا ململانی لە ناوچەکەدا بوروژین ئەمە دیدگایەکێکی زۆر گرنگە کاوا ئێمە جەختی لەسەر دەکەینەوە ڕژبوونی خۆمان لەسەر دووبارە دەکەینە بۆیە پێمان وایە لێکەشتنی کوردی عەرەبی دەبێت لێکەشتێکی سیاسی بێت لەم ناوچەیەدا هەروەها دەبێت لێکەشتێک بێت کەوا بۆ گەشە پێدانی ناوچەکە لە جاتی ئەوەی کەوا ململانێ بکەین دەبێت ئەم ناوچەیە ئاودان بکەینەوە بەڕاستی بۆیە دەبینین کەواتە هەڕەشەکانیش دەبێت لە ئەستۆ بگرین و ناکێت ئێمە بۆ دەستەوەستان بین بەڵێ ینی ئێوە لەلایەن هەندێک لەلایەنە عێراقیەکانەوە بۆ تۆمەتبارەکرێن کە شوێن کەوتەی تورکیان و واتانەوێت ئایندەی ناوچەی مووسڵ بە وڵاتەوە گرێبنەوە یعنی ئەمە جیاوازی چییە لەگەڵ ئەوەی کە ئێرانیەکان یانەوێت یان ئەوەی ئێوە هەنێک لایەنێکی پێ تۆمەتبارەکەن کە تابعی ئێرانی
بەڵێ بێگومان تورکیا جیاوازە لە تورکیا لەگەڵ ئێران تورکیا وڵاتێکە لە نێو ناتۆدایە وڵاتێکە بە ژێرەی یاسای نێودەوڵەتی کار دەکەن نەک تەنها تورکیا تەنانەت وڵاتە عەرەبیەکانیش وەکو سعودیە و ئوردن هەروە وڵاتانی دیکەنداوی عەرەبی مامەشێکە هەمووان بە ژێرەی یاسای نێودەوڵەتی کار دەکەن بە گوێرەی ڕێ ڕوون کار دەکەن ئێمە کاتێکەوە ئێمە مامەڵەکە تورکیا دەکەن لەگەڵ مامەلە لەگەڵ سوپای تورکیای نظامی دەکەین مامەلە لەگەڵ میلیشان ناکەین کەوا مامەلە لەگەڵ میلیشاکنیەکان کەەوە قاسم سولێمانی دەینێرێت یاخود فەیلەقی قودس دەینێرێت ئەم جۆرە میلیشانە هیچ جۆرە نوێنەرایەتی لەگەڵ ئێرانەوە ناکە بەڵام دەبینیم لەوانەیە بەڵام کاریگەری لە عێراق دەبێت لەگەڵ پەکەکە تەواوی ناوچەکان دیکەش کەوا جۆرێک لە ڕێکخراون کەوا دان پێدانری لە ڕووی نێودەوڵەتیەوە بەڵام دەبینیم تورکیا و سعودیە و ئوردن ئەم وڵاتانە ناتوانن یاسای نێودەوڵەتی پێشەل بکەن و لە چوارچێوەی شەرعیەتی نێودەوڵەتی کار دەکەن ئێمە وەکو خەڵکی مووسڵ پێمان وایە کەوا کورد هەمان ئەجێندا و مەنهەجیان هەیە دەیانەوێن کەوا لە چوارچێوەی شەرعیەتی نێودەوڵەتیدا بمێنەوە و لەم شەرعیەتە نێودەوڵەت ئێمە پێمان وایە هاوپەیمانی نێودەوڵەتی گرنگە ڕۆژئاوا گرنگە هەروەها جالەوەی لەگەڵ ئێران زۆر باشە من چاوپێکەوتنێکی ئێوەم لە ڕۆژنامەی تەلێگرافی بەریتانی بینی کە بە جۆرێک لە جۆرەکان لەوێ وەسفی داعشەکەن کە ئێستا چۆن ئیدارەی پارێزگای مووسڵ دەکات یعنی ئەمە بووە جێگەی سەرسوڕمان و مشتومڕیش لەلایەن هەندێک لە میدیا عەرەبیەکانەوە ئێوە چۆنە گەشتونەتەوە قەنەعەتی بۆ شێوازە وەسفی داعشەکەن لە مووسڵا کە ئیدارەی ئەو پارێزگایە بۆ شێوازە ئەکات لە ڕاستیدا ئەم گواستنەوە دروست نەبوو بەڕاستی لەم بابەتەدا من قسەم لەسەر ڕۆژنامەی دێڵی تەلگراف کردبوو سەبارەت بە چۆنیەتی ئیدارەدانی و خزمەتگوزاری و ئابووری لە مووسڵ ئێستا ئێمە قسەمان کردووە لە مووسڵ ئێستا نزیکەی 20,000 فەرمانبەرمان هەیە لە بەڕێوەبەراتی تەندروستی لێینەوە هەروەها 12,000 فەرمانبەرمان هەیە لە شارەوانەکانی مووسڵ هەروەها نزیکەی 25,000 فەرمانبەرمان هەیە لە پەروەکەتی پەروەردە هەموو فەرمانبەرانە ئێستا کاری خۆیان ئەنجام دەدەن بە شێوەیەکی زۆر ئاسایی هەروەها ئابووری لە نینەوە دەبینین چۆن ئابنیادی بنینەوە چونکە ئێستا خەڵک پشت بەخۆی دەبەستێت نەک پشت بە موچەی دەوڵەت وەکو چۆن پێشتر ئەیکرد ئەم جۆرە بارودۆخە بوونی دامودەستگای خزمەتگوزاری و هەروەها بوونی ئابووریەکی ئازاد لە وڵاتدا ئەمە شتێکی نوێیە بەڕاستی لە سایەی داعشدا دەرکەوتووە ئەمە نەک بەوەی کە بڵێنکەوە پێ بڵێن داعش باش بووە بەڵام دەرکەوتون چونکە خەڵکی مووسڵ توانیویانەکەوە خۆیان بژێنن لە هەموو جۆرە بارودۆخدا توانیشیانە سەرکەوتوو بن لە ئەم ئەزمونەشدا ئەزمموی داعشدا و توانیویانە کەوا نەخۆشخانەکان کار بکەن لە سای ئەم دۆخە قورسەشدا بۆیە کاتێک ئێمە قسە لەسەر مووسڵەکەین دوای ئازادکردنی ناکرێت بڵێن کەوا ئەم خەڵکە بڕۆین لە بە هەزاران بڕۆنە ماڵەوە و خەڵکی دیکە بنێجیان چونکە ئەمە ناکرێت ئێمە ناتوانین لە هەمان کاتدا ئەم کارەش بکەین بۆیە ئەم ئابووری کەوا لە ئەو ئابووری ئازادە و بازرگانی ئازادەی لە شارەکەدا ئێستا گەشەی سندووە ئێمە دەبی بڕێن گرنگی پێ بدەین هەروەکو چۆن لە ماوەی پێش مووسڵ بۆیە قسەکردن ئایا چۆن شاری مووسڵ دوای داعش ئیدارە دەدرێت ئەمە قسەکەیە ئێمە پێمان وایە ئایا چۆن ئیدارە بدەین و پاشتر چی بکەین بۆ ئیدارەدانی بۆ لەخۆگرتنی یاخود پێشوازیکردنی لە خاڵک بەم ڕۆژەی ئێستایان و کۆسب نەخەینە بەردەمیان بە هیچ شێوەیەک بۆ ئەوەی کەوە
بۆ ئەوەی کە چونکە ئەگەر هاتو ئابوووریەکی سەرکەوتوو ئابوووریەکی هەبێت کە ئابوورێکی خۆبژێوی لەم کاتەدا ئێمە پێمان وایە کەەوە هاانیان بدەین و پێشوازیان لێ بکەین و کۆسپیان بۆ دروست نەکەین بۆیە ئەم قسەیە لەسەر داعش نەبووە بەڵە ڕاستیدا بەڵکو من ئەوە قسەیم کردووە لەسەر خەڵکی مووسڵ بووە پەیامەکەت گەشت بەڵێ بەڕێز ئەسین جەیفی پارێزگاری پێشتری مووسڵ زۆر سپاس بۆ بەڕێستان کە ئامادەبوون لە بەرنامەی باسی ڕۆژی ئەمڕۆ دەرفەتمان هەر ئەوە نەبوو جارێکی تر سواز بێەوە بەڵە بینرانی بەڕێز و خۆشەویست لە دوای ناوبڕێکی کورد ئێمە ئەگەڕێنەوە لاتەم. بە سپۆنسەری فازلینک باسی ڕۆژ بەردەوام دەبێت. Evroş mêvanekî me taybet heye Çerkes Karadağ. Çerkes Karadağ fotokeşekî Kurd e. Biz kamera çi vakti dinlerim. Nola politikayı fikir dikin. Fotoğraf çavê min sisiyoye. Mesela şer Iraqê de millet dünyayê çivîkek nav petrolê de fotoğraf millet xapandî. لە دێر زەمانەوە پێشینانمان دەستیاندایە پێنووس و بنەماکانی تێگەیشتنی کوردانیان بۆ ئاین نەخشاند. تێگەیشتنێک کە لە نێو سنووری کوردستاندا قەڵایەکی بۆ پاراستنی بەهاکان بنیاتنا و بە زمانی خۆمان و لە زەمین و زەمانی خۆشماندا فێری کردین لە ئاین و ژیان بگەین بە کوردی. بە سپۆنسەری فازلینک باسی ڕۆژ بەردەوامە. جارێکی سڵاوتان لەبێ لە تەوەری دومی بەرنامەکە باس لە دەنگۆی ئاشکرابوونی پرسیارەکانی تاقیکردنەوەی قۆناغی 12 مەکەین. دەپرسین تا چەند ئەم بابەتە ڕاستە و بازاڕی کڕین و فرۆشتن بە پرسیارەکانەوە گەرمە وەکەوەی هەندێک کەس باسیەکەن. چێنەوانەی پرسیارەکانە فرۆشن و بە چه ئالێتێک دەیگەێننە کڕیارەکانیان. وەزارەتی پەروەردە چ ڕێوشوێنێکی بۆ مەبەستە گرتوۆتە بەر. لەم تەوەرە دوو میوانمان هەیە ئەوی شەریەکە لە بەڕێزان چەتۆ ئەحمەد بەڕێوبەری پەروەردەی چۆمان کە لە ستۆدیۆ لەگەڵمانە، هەروەها عومەر محەممەد بەڕێوبەری پەروەردەی دەربەنیخان کە لە سلێمانیەوە لەگەڵمانە. هەردوو لە بەخێر بێن. مامۆستا چەتۆ لە بەڕێستانەوە دەست پێەکەین. ئەمڕۆ وەزارەتی پەروەردە کۆبوونەوەیەکی چڕوپڕی هەبوو لەسەر لە بەیانیوەی ماگامان لێە تا نزیکەی دوای نیوەڕۆژی خایاند. وەزارەتی پەروەردە لەم کاتەیە کە تاقیکردنەوەکان دەستی پێکردو و تەنها دوو وانە تاقیکردنەوەی تێدا ئەنجام درراوە چۆنە گەشتە و بڕیارەی کۆبوونەوەیە بکات. هەموو ئەو دەنگۆیانە بوو لەسەر کڕین و ینی ئەو بازارگەرمی کە بە پرسیارەکانی تاقیکردنەوەکانەوە هەیە یان نەخێر کێشە و گرفتی دیکەتان هەبوو یان کۆبوونەوەیکی ئاسایی بوو. سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریەکەت. ئەوەی ڕاستی بێ ئەو دەربارەی ئەو بابەتێک کە ئێستا ئامادەی قسەی لەسەرەکەین ئەوەکو جەنابەت فەرمووت دەنگۆیە. دەنگۆش ڕووی ڕاستی تێدا یانی ساغ نەبوویت و یەکلا نەبوویتەوە، بەڵام دەنگۆیە. بەڵام ئەوە چەند پرسیارێک لە خۆی هەڵەگری. ئەو بابەتێک کە ئێستا و ژوژدرێ بە تایبەتی لە میدیاکان بە تایبەتی کە چەند کەناڵێکەوە باسی لێواکەن زۆر بەگەرمی. ئەگەر مەبەست یعنی کە دیاردەیەک دەرەنجام ڕووی دابی کە لە هەموو وڵاتانی دنیا یانی وەشتێکی غەریب نییە، لە هەموو وڵاتانی دنیا ڕوادات. دوور نەچی نزیکەی ئوردن هەیە، مسر هەیە،
یعنی بە شێوەیەکی گشتی سەرتاسەری مووسڵ هەبواسی لێ ئاشکرا بوو زۆر تەبیعی وەرگیرەیە بەڵام ئەوەی مەکە ئێستا قسەی لەسەرەکەین دەنگۆیە ئەوەش دوو حالەتی هەیە حالەتی بەچیڵێن دەنگۆی دەنگۆیە ئەمە نەگەیشتوینە حەدی یەقین وڵای بنێن لە فلانە شوێنە فلان کەسە تێدا تاوانبارە ئەو خەڵکە قسە کاتیانی مەسەرن ئەڵێت پرسیارە ئەو خەڵکەش دوو ڕووی هەیە ئەمە هەتا ئینسان یعنی ناگەینە حەدی ئەوەی هەتاوەکو یەکلای نەکەینەوە بزانین داخۆ ئایا وایە بە دوواداچوونی لۆ بکەین ئێستا بە دوواداچوون لۆ کێشەکانەکرێ باش ئەو کێشانێکەوە هەیە بە دوواداچوونی لۆکرێ بەڵام ئەوە دوو لایەنەیە لایەنە چێنەوەیە کەوا پرسیار کەوا ئاشکرا ئەکرێ لەسەر ئاستی هەرێم هەموو ئاشکراکرێ ئەوە دیاردەکە لە وڵاتانی دنیاش بووە بەڵام ئێستا ئەمە لێرە ئەو ڕۆباسی سەکە حالەت لەشی دزیکردن ئەەکەی پرسیار دزراوە یعنی کەواتە ڕێگا لە دز ناگیرێ ئەمە لێرە 100,000 کەسن هەیە 100,000 توانی بڵێ دزراوە ناتوانین تاکید لەوەی بکەینەوە لەبەر ئەوەی دەستگا پەیوەندیدارەکان ئێستا ئەوە خەریکی لێ کۆڵی و حەسە معلوماتی من وابزانام لەگەر ئەو کەناڵە بە ڕێزەیەکەوە باشی لێ کارەکە کرد کە وروژاندی بە دوواداچوونی لۆکرێ ئەوە دەستگای پەیوەندیدا دەستگا ئەمنیەکان خەریکە دادگا خەریکەکەەوە لێ کۆڵینەوە لەسەر ئەو بابەتە بکە بەڵام ئەوەی کەوا گرنگە بە نسبەت وزارەتی پەروەردە هیچ مرۆڤێکی پەروەردەی جورئەتی ئەوە بخۆ نادات کەەوە پرسیار ئاشکرا بکات لەبەر ئەوەی بە نەزەرەمە ئەینی بە نەزەرە خۆم وەکو قەناعەتی شخصی خۆم ئێستا کەوا ئەیبینم ڕوخاندنی ورەی قوتابی کارەساتە یعنی بەلای من هیچ لەوەی کەمتر نییە ئەتو ورەی پێشمەرگەیەک لە زەبێ بڕوخینی چورێ قوتابێکی بڕوخینی هەمان شێوە لەبەرەوەی پێتان وایە ئەم بابەتە کاریگەری لە دەرونی قوتابی حتمان کاریگەریەکە لەبەرەوەی قوتابی کوڕی چێ نەگەڕێمە وڵات مامەسا عومەر یعنی ئەگەر پرسیار لە بەڕێستان بکەین بۆچی ئەم بابەتە لەم ساڵا بۆ شێوازە ینی بەو بەرفراوانیە وروژێنراوە ساڵانی تر ئەم هەموو بانگەشەیە بۆ دەرچوونی پرسیارەکان نەبوو ئەم ساڵ ینی حملەیەکی چڕوپڕ لەسەر ئەم بابەتە هەیە زۆر سپاس بۆ کەناڵەکەتان سپاس بۆیەوەش دیارە ئەو دەنگوانەی کە ئێستا باز دەکرێت ئەم ساڵ نەبووە ئەوەندەی من بزانم من لە ساڵی 91ەوە لە تاقیکردنەوەکانە لە 91ەوە من بەڕێوەبەر بووم لە هۆڵەکانە بەشداریم کردووە و لە کۆنتترۆڵ لە شوێنەکانی تایبەت بە تاقیکردنەوە ئەمە هەر هەبووە بەڵام ئێستا دەستگاکانی بەڵام ئەم ساڵ دەستگاکانی تەبع خۆتە زانی ئێستا دەستگای ڕاگەیاندن کۆمیکیشن زۆر فراوان بووە خێراتر ئەگاتە دەستی خەڵک جاران کەمتر ئەمە هەبوو تەلەفۆن نەبوو فەیسبوک نەبوو فایبەر نەبوو تویتەر نەبوو دیارە ئێستا ئەمە زیاتر دەگا ئەم دەنگۆیانە بەڵام خۆی لە هەمووی خراپتر ئەوەیە کە ئەو کەناڵانەی کە ئەمە بڵاوەکەنەوە بیر لەوە ناکەنەوە ئەگەر وجودیشی هەبێ کە تا ئێستا هیچ دەنگۆیەک نییە کە ڕاستی ئەمە تاکید بکاتەوە بەڵام دێنن بەجارێک کارێک دەکەنە سەر کەسوکاری خوێندکار سەر دەرونی خوێندکار وای لێ دەکەن بێئومێدیە کە دەنە خوێندکاران تووشی خەمۆشیێکی گەورەیان دەکەن تووشی کێشەیەکی گەورەیان دەکەن بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا ئەگەر لە کەناڵەکانی فایبەر ئەگەر لە تویتەر ئەگەر لە فەیسبوک بڵاو بێتەوە نەئەکرا لە تەلەڤیزۆنەکان بەو شکڵە بکرایە ئاوا بکرایە دەرونی خوێندکاریان بەو شێوەیە بشڵەژاندایەکە تووشی کێشە و گرفتی بکردنەوە هەر کاتی ئەمانە کە ڕاست بێت هەر کاتێم دەنگویان باڵێ با من پرسیار لە بەڕێستان بکەم ئێستا پرسیارێکە لە وەزارەتی پەروەردەوە دەرەچێت بۆ وانەیەک چۆن بە چه ئالێتێکە گاتە دەستی ئێوە بۆ دەربەنی خان با بڵێ من بە جەنابەت باسەکەم ئێستا پرسیارەکانی تاقیکردنەوە ئەم ساڵ میکانیزمەکە زۆر تند و تۆڵترە یعنی هیچ ساڵێک بەقەدەر ئەم ساڵ میکانیزم ئەوەڵەن تعلیماتی ئیمتیحانی 42 خاڵ هاتووە زۆر بەوردی زەبط و ڕەبتی کردووە وەزارەتی پەروەردە پرسیارەکان دادەنێ دەیداتە لیژنەیەکی ئیمتیحانی لە بەڕێوەبەرتیکشی پەروەردەی سلێمانی ئەمە من باسی تۆ ئەڵێ چۆن دێت بۆ تا من ئەمە دۆشیەکەمەوە دەدرێتە ئەمان لیژنەی ئیمتیحانی بە لیژنە داخڵە کرێ ئەخرێتە سنووقەوە و قفڵی لێ ئەدرێ و کەس ناتوانێت دەستکاری بکە هەر لیژنە بەیانیان زوو سعات 5 بەیانی خۆتە زانی پرسیار بۆ قەڵات زێڕوە بۆ ڕانی ئەڕوا بۆ دەربەندیخانە ڕوا بۆ هەڵەبجەی شەهیدە ڕوا بۆ پێنجوێنە ڕوا سعات 5 بەیانی
ئەم دەرگای ئیمتیحانە بە لیژنە بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی سەرۆکی لیژنەی ئیمتیحانات پرسیارەکان دەکرێتەوە، سنووقەکان دەکرێتەوە، پرسیارەکان دەدرێتە لیژنەیەکی کال لە پەروەردەکان و دێنەی بە ئەم لیژنەش لە 2 کەس بۆ 3 کەس پێکاتون. ئەم لیژنە کە پرسیارەکان وەرەگرن هەموو پرسیارێ تاکی دەکەنەوە لە مۆری وەزارەتی پەروەردە. دوایەوەی کە تاکی دەکەنەوە لە مۆری وەزارەتی پەروەردە ئەو دیوی زەرفەکە بە مەقەسێک هەڵەبسرێ لەو دیوە هەڵنابسرێت کە مۆرەکەی لێدراوە، یعنی زەرفەکە زۆر تەمینە، زۆر زامنە. ئەمان ئەیبەن بۆ لیژنەی ئیمتیحانی قەزاکە، لە لیژنەی ئیمتیحانی قەزاکەش لەوێ ساڵان وانە بووە، ساڵان ئەم ئیجراعاتانە ئەم دیسپلینانە زۆر بە مەزبوطی نەکراوە، ئەمساڵ زۆر مەزبوطی کراوە. ئەوانیش مدیری قاعەکە لەگەڵ یاریدەدەکەی دێن بۆ لیژنەی ئیمتیحانی قەزا بەیانیەکەی وەرێگرن، نیو سعات پێش ئیمتیحان وەرێگرن بۆ شوێنەکان. لە نیو سعاتە ئەیبەنە لێۆ 2 کەس سواری سیارە ئەبن ئەیبەنە قاعەکە، لە قاعەکە لە بەرچاوی 2 خوێندکار 2 چاودێر یاریدەدەر پیشانیان ئەدرێ بەرزەکرێتەوە. من ئێستا چۆن دەست بە ینی ڕێتێ ناچێت لەم هەموو دەسا و دەستکردنە ئەم پرسیارانە ینی دزە بکەن. من ئەوەنەی من بزانم ئەم میکانیزمی ئێستا گیراوەتە بەر زۆر زەحمەتە دزە بکرێ، زۆر زەحمەتە دزەکرێ، بەڵام ئەمە دیارە خەڵک ئیشەکات. خەڵک لەوانەیە ئیش لەسەر وەزارەتی پەروەردە بکە، ئیش لەسەر حکومەت بکە، ئیشەکانی حکومەتی پێخۆش نەبێ، ئیشەکانی وەزارەتی پەروەردە ئیشەکات بۆ ئەوەی ئەم بڵێن تەشویشوینە دروست بکە، بۆ ئەوەی خوێندکار والێ بکە ئەمەلی نەمێنێ خوێندن، دایک و باوک والێ بکە دڵی خۆش نەبێ نەگەڕێمەوە لای بەڕێستان دواتر هۆکارێکی ڕئیسیە. بەڵێ مامۆستا ینی کەواتە ئەم دەنگۆیانە بوو کە ئەگەر بەم شێوازە بێت ئەم هەموو ڕێوشۆنەتون و تۆڵە گیرا بێتە بەر لە گەیاندنی پرسیارەکانە بوو قاعی ئیمتیحانات. خۆی وەکو مازەلای مامۆستا باسی لێوە کرد ئەو ساڵ لەوە من لە لەو پیشەیەمە یەکەمین ئەو 2 ساڵی بە تایبەتیش ئەو ساڵە یەکەم ساڵە بەو شێوێت تونند و تۆڵیە بە پرۆسەی ئەزمونەکان بەڕێوە بچی. یەکەمین وەزیریشە ئەوە نەبیتە جانبی ڕێکلام بۆ کردن بەڵکو وجدان ئاسوودەکردنا، یەکەمین وەزیریشە ببینین بەو شێوێ بە وردەکاریەکی زۆر وردەوە دابەزیستە ناو پرۆسەی ئەزمونەکان، یعنی بەخۆ چاودێری هەموو شتەکان بکە یەکەی. یعنی ئەوەش لێ هاتووە کەوا ناتوانێت وەکو باست لێوە کرد مەجالی دزەکردن زۆر زەحمەتە، چکە کۆمەڵە زنجیرەیەک پێکەوە بەسترەیە ئەو تەسمیلی ئەوە کات. یعنی ناشکرێ ئینسانی پەروەردەی وەکو لەگەڵ جەنابەتم باسکردنات یعنی ناکرێ ئینسانێکی پەروەردەی بگاتە ئەو حەدەیە ئەو ئەمانەتە نەپارێز. باشە ئەمڕۆ ئێوە کۆبوونەوەتان بوو لە وەزارەت. بەڵێ هیچ سکاڵایەک هاتووە بۆ ئێوە یان هیچ دەلیلێ بەڵگەیە کەسێک کە بەڵگەی هەبوو بێ ینی زۆر کەس قسە ئەکات ئەڵێ پرسیارەکان دزراوە، ئێوە داواتان کرد چیە بەڵگەی هەیە با بێنێ بۆ وەزارەتی پەروەردە بۆی قسەی لەسەر بکەین، کەس بەڵگەی بۆ ئێوە هێناوە تا نەخێرە تا ئێستا بەڵگە نەهاتوە وەکو بەڵگە، بەڵام قسەیەکەوە ئەکرێ، بەڵام کێشە لە قسەکە نییە، کێشە لە زەخمکردن گەورەکردنی کێشە قسەکەیە. ئەوە تەفسیری دیکەی دەدووە. ئایا ئەگەر مەبەست ئەوە بی تەقسیتی سیاسی بی ویان لێدانی کەسایەتیەک بی ویان لایەنێکی سیاسی بی ئەم کەسە سیاسیە ئەم کەسە کە ئەگە خوا نەخواستە ئینشاڵڵا وا نابێ، ئەگەر مەبەست ئەو بی لێدانی ئەو کەسە بی ئەو کەسە زۆر گەورەتر لەو قسانێکەوە ئەکرێ، لایەنەکەی لە پشتیشی زۆر لەوەی گەورەتەکە و قسای لەسەر بگرێ. ئەگەر مەبەست ئەوە بی بەڵام بابەتەکە لە هەموو کوردستانە باس هەموو کوردستان ئەگەر ئیجازەم بدەیت هەموو کوردستانیە، یعنی ئێستا مەحسوورە لە منطقەیەکی جغرافی، یعنی ئەمەش منیش بەڕێوەبەری پەروەردەم منیش قوتابیم هەیە، قوتابیەکانی سنووری پەروەردەکەی منیش حەزەکەن کەوا دەربچن، بەڵام ئەو دەنگۆیە نە لایمە هەیە نە ئەو دیاردێش هەیە. چەندێک کاریگەری لەسەر قوتابیەکانی ئێوە داناوە. ئەو جا لێرە کارەکەی ئیش لەسەرکردن کاریگەری ئەوەیە کەوا دەرونی قوتابی، لێرە لێدانی ڕوخاندنی دەرونی قوتابی معنەویاتی قوتابی لە لای من وایە کو ئێستا معنەویاتی پێشمەرگەیەک لە بەرەگانی جەنگ بڕوخێنی بە هەمان شێوەیە، لەبەر ئەوەی تاقیکردنەوە تایبەتمەند علاقەی بەچێ هەیە بە ئاسایشی نەتەوەیی هەیە بە ئەمنی قومی هەیە. باش یعنی چێن بەڕای ئێوە بەڕای ئەگەر ئەم پرسیارانەش ئەچێتە دەرەوە ئەفرۆشی چێن کڕیاری ئەم بابەتانە؟ ئەو جا لێرە پرسیار دروستە بی خەڵکی هەژار و سادەکە کەوا زۆربەی زۆری کوڕی پێشمەرگێ و کوڕی هەژارە و جوتیارە ئەوە توانێت ئەوەی نەکەوا بژێوی ژیانی خۆی دابین بکە، ئەو جا ئەتوانی کەوا بچی پرسیار بکڕی بە 5 وەرەقە و 2 وەرەقە، ئەوە لەوانەیە کۆمەڵە خەڵکێک کەوا مەحسوورە، بەڵام ئایا پرسیار لەوەیە ئەو خەڵکێکەوە باسیش لێوەکە ئایا لە کامە توێژە ناوان لە باڵا دەستەکان لە دەوڵەمەندەکان کەوا کڕویانە ویان لە هەژارەکانن، ئەگەر لە هەژارەکان ئەمەش کە کوڕە هەژار بوویە خەونم بۆ دیتە کە پارە بە پرسیار بدەیت،
ئەو زانیێرە زۆر پرسیار هەیە ئەوە گۆش بیدایەت قسەکانیشم کە باسم لێوە کرد ئەوە دەنگوێ ئەمەش ئیشەکان کەوادابش کردی وەزارەتی پەروەردە ئێستا بەڕێوەبەری گشتی ئەزمونونەکان هەیە سەرتاسەری کوردستان زەرای مامۆستا باپیر سەر بەلایەنی سیاسی هاوبەشە لە حکومەت وەکو ئینسانێکی سەرکەوت و ڕێک و پێکیشە کارەکانی خۆی جێبەجێ کردیە لە سلێمانی برادەرشکن هەیە مدیری ئەزمونونەکانی گشتیە لە سلێمانی کەوا سەر بەلایەنی سیاسی سەر بە گۆڕانە بە شێوەیەشکە ئینسانێکی ڕێک و پێ کارەکانی بەڕێک و حەسەب معلوماتی من کارەکانی خۆی زۆر بەڕێکی جێبەجێ کردی ینی ئەو مامۆستا ئازیزانێکەوە زۆر باشە مامۆستا عومەریە وەلای بەڕێستان ینی لەم ماوانەیان هەر لەم دەستپێکی ئیمتیحانانە ڕێوشێنێکی دیکە گیرە بەر ئەویش بڕێنی هێڵی ئەنتەرنێت بوو لەسەر قاعەکانی ئیمتیحان ئەم بابەتە چەندێک کاریگەری هەبوو لەسەر باش بەڕێوەچوونی ینی تاقیکردنەوەکان وڵا بەداخەوە خۆی ئاسیا سێڵ و کۆڕێک ئەوەنەی من بزانم نەیانتوانی بەڕاستی ئەو بڕیارەی کە دایاندا بوو جێبەجێ بکەن خۆی ئەمڕۆ من لە جەنابی وەزیرەوە بیستمە و قسەیە بڕیاریاندا بوو بەڵام جێبەجێیان نەکرد خۆی ئەگەر جێبەجێ بکرایە باشتر بوو بەڵام بە حقیقەت ینی خۆتە زانی کاریگەری گەورەی هەیە ئەمڕۆ هێڵەکانی ئەنتەرنێت بەڵام ئێمە ئەو میکانیزمشمان گرتوۆتە بەر مەسەڵەن قەتعی شەبکاتمان هەیە لەناو هۆڵەکانی تاقیکردنەوە لە هەندێک قاعا کامێراتمان هەیە ولا ئەوەش مهمتر ئێمە ئەو جیازەی کە هێزەکانی پۆلیس و ئاسایش بەکاری هێنن بۆ تەفتیشکردن کە هەر یەک پارچە ئاسن لە گیانی ئەو خوێندکارە هەبێ کەشفیەکە ئێمە ئەوە بەکارێنین هەموو قاعەکانەوەیان وەرگرتووە یەک قاعەنیە لە کوردستانە ئەمەی لالانە بێ ئەو جیازیینە ینی ئێمە کۆمەڵی میکانیزمی باشماگرێت دوای ئەوە ئێمە ڕۆژانە قاعەکان بەڕێوەبەرەکانیش گۆڕانکاری تێدا دەکەین ئەمەش ئەمساڵ هاتۆتە دیسپلینی تازە ینی ئەمساڵ کۆمەڵی دیسپلینی تازەمان هێناوەتە ناو پرۆسەی تاقیکردنەوەکانەوە ڕێگری زۆرمان کردو لەوانی کەیانەوێ دیاردەیخۆ ئەمساڵ یەک نمونە بۆ جەنابە دەڵێم ئەوەنەی ئێمڕۆ من بیستم لە کۆبوونەکەی جەنابی وەزیر لەگەڵ بەڕێوەبەرەکان و بەڕێوەبەری پەروەردەکان ئەمساڵ قاعەکان هێمنترین قاعە بوون یعنی یەک تا ئەم دەقا کێشە نەبووە خاڵێکی کە ساڵان ئێمە کۆمەڵێک گلەی و گازندە هەبوو لەسەر پڕکردنەوەی پرسیارەکان بەو کاتی کە دانرێ غەڵەت زۆرە بوو تا ئەمڕۆ کە دوو ئیمتیحان کراوە هەڵەیەک نەبووە یعنی پرۆسەکە زۆر بەباشی هاتووە بەڵام ئەم قسانەی کە لە ئەعلامەکان ئاکرێ گەورەکردنی مەوزوعەکە لەوانەیە زۆر بچووک بێت لەوانەیە شتێک هەبێ پێویستی بە باسکردن نەبێ ئەمە وای لێ کردووە کە ئێمەی هەموو تووشی قەلەق کردو تووشی دڵڕاوکیە کردوین هەمومان گومانمان لا دروست بووە لەوەی کە شتێکە بێ کە وجودی نییە ئەمەش کێیە ڕاگەیاندنەکانە بە تایبەتی کەناڵەکان ئەوە بە زۆر بەداخەوە خۆزیا ئەوەنە بیریان لەو چەند تەلەبە کردوەوە کە سوودی وەرگدو کە تا ئیسا ڕاست نییە و بەڵگە نییە بەدەستەوە ئەوەنە بیریان لەو هەزاران تەلەبە بکردایەتەوە کە هەر ئاگیان نییە لەو شتە زۆر باشە مامۆساجان مامۆسا لای ئێوە ئەم بڕیارە چەند کاریگەری هەبوو ینی چۆن توانرا کۆنتترۆلی قاعەکان بکرێت لە مەسلەی نەبردنە ژوورەوەی بلوتوسە مەسلەی سوود وەرنەگرتن لە ئەنتەرنێتە هەروەها شێوازی دیکەی با بڵێن گزیە کە ئەمساڵ زۆر وەزارەتی پەروەردە پێداگیری لەسەر کردووە ئەوەی ئەو بابەتی زەنابەت باسەکەی تایبەتمەندی ناوچەکان جیاوازی هەیە لە هەندێک ناوچەی ئەو دیاردە حکمی کەوا ئاستی خەڵک لەو بژێوی خەڵک لەو ئاستەدانیە توانایی نییە ئەو دیاردانە نین لە هەندێک شوێندا هەیە بەڵام ئەوەی وەزارەتی پەروەردە ئەو ساڵی کردووە هیچ ساڵێک ئەوانە کراوە ئەو هابەتوندی یعنی حدی ئەوەی کەوا هەردوو ڕۆژ بدیر قاعەیە لە شوێنێکە باتە شوێنیش کە جێگۆڕشەی پێەکە ئەو هەمووی پەرشتیاری پەروەردەیی هاتوۆتە ناو سەرپەرشتیاری پەروەردەی لە زمانی پرۆسەکەیە بەخۆی هەر بەخۆی لە زمانی پرۆسەکەی جۆرە ناڕەزایی لای مدیری قاعەکان دروست بووە لەسەرەوەی کە ئەم سەرپەرشتیارانە هاتوونەتەوە وەکو جۆرە لە بێمتمانەیی ینی لێکە درێتەوە مەسەلە بێمتمانەیی نییە ئەمە متمانە وزارەتی پەروەردە ئەگەر بتوانێت بە مامۆستای خۆی نەبی ناتوانیتەوە ئیش بکات متمانە لای ئێمە دروستە بی لای ئینسانی پەروەردەیی دروستە بی بەڵام کێشە لە چییە دانانی سەرپەرشتیاری پەروەردەیی ئاسانکاریەکە بۆ بەڕێوەبەری قاعەکانیش ئاسانکاریە یعنی بارسوکردنێکە لێە دوو ڕۆژارێکی دوو امتحانجارێکی مدیری قاعەکان ئەگۆڕدرێ ئەوە یەکەمین ساڵ یەکەمین تەجروبەیەکەوە ئەوها بکرێت دوو ڕۆژدارێک مدیر قاعە بکرێت ئەوە هەموو ڕێگرتنە لەچ لە گزەکردن ئەو جاش یاتوو ناتوانانی مەسەلەن کەوا لە حالەتێکی بچووکەوە ڕوویدا ناتوانانی ئەو تەسخیمەی لۆ بکەیت ئەوە گەورەی بکەیت ببتە هۆی ئەوەی ڕوخاندی ورەی قوتابیان و فلان لێرە ئەوەی ئەمە داواکەین داواکارین لە قوتابیانی خۆشەویستەوەیە
ئەوەیە کەوا ئەو دەنگۆیانی کەوا هەیە ئەسڵ و ئەساسی نیە دەنگۆیە ئەکەویتە قالبی تەشیر پێکردن ئەگەر نەوە دەرگای دادگاکان هەیە باسکاڵات تەزیل بکەن و تێ حەقەکانی خۆیان وەربگرن. زۆر باشە، زۆر سپاس بۆ هەرێکە لە بەڕێزان مامۆستا چەتۆ بەڕێوەبەری پەروەردەی چۆمان و هەروەها بەڕێز مامۆستا عومەر بەڕێوەبەری پەروەردەی دەربەنی خان. سپاس بۆ زانیاری و ڕوونکردنەوەکانتان و بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی باسی ڕۆژ. بەڵێ بینانی بەڕێز و خۆشەویست بەم شێواتینە کۆتایی بەرنامەی باسی ڕۆژی ئەمڕۆ تا دیدار بەخواتان ئەسپێرین، خواتان لەگەڵ.